بەڕێزانەوەی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان خەڵکی عێراق و هەرێمی کوردستان چاوەڕێیەوەن کە هەفتەی داهاتوو پەرلەمانی عێراق دەنگ لەسەر پرۆژە یاسایی بۆ جەبدا کە پرۆژە یاسایەکی گرنگە بە نسبەت خەڵکی هەرێمی کوردستان و عێراقەوە، بەڵام هێشتا کۆسپی گەورە لە بەردەم پرۆژە یاساکە هەن. هەم لە سەراستی هەرێمی کوردستانیش ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بیەوێت داهاتی 250,000 بەرمیل تەسلیم کات، ئەوە دەبێت خۆی 700,000 بەرمیل نەوت بفرۆشی، اینجا دەگاتە 250,000 بەرمیل بە نرخی سۆمە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەوە دەکەین کە ئایا ناکۆکی دواکەوتنی بودجە تەنها پەیوەندی بە ناکۆکی هەرێم و بەغدادەوە یاخود سونە و شیعەکانیش لە ناوخۆیاندا ناکۆکن و بۆچی وەفدی هەرێم بەرگەی ڕاستەوخۆ مامەڵەکردنی بەغدای لەگەڵ پارێزگەکانی هەرێم لا بردووە. هەروەها پەیمانی هیوار ناو پەرلەمانی عێراق چلۆبێکی کردووە بۆی کە بەرگەی زۆر لە بەرژەوەندی خەڵکی کوردستان لە پرۆژە یاسای بودجە جێبکاتەوە. کێشەکانی هەرێم و بەغدا لەسەر نەوت بەردەوامن. حکوومەتی هەرێمیش دەبێت 700,000 بەرمیل نەوت بفرۆشێت تاوەکو دەکاتە 250,000 بەرمیل بە نرخی سۆمۆ. بە پێی بەدواداچوونی پەیام حکوومەتی هەرێم هەر بەرمیلێک نەوت بە کەمتر لە 11 دۆلار لە نرخی سۆمۆ دەفرۆشێت. دوای فرۆشتنەکەش بەهۆی گەندەڵی و تێچووی زۆری نەوتەکە کەمتر لە نیوەی بۆ دەمێنێتەوە. بەو پێش بێت دەبێ هەرێم 700,000 بەرمیل نەوت بفرۆشێت، اینجا دەکاتە 250,000 بەرمیل بە نرخی سۆمۆ. بۆ نمونە ئەگەر حکوومەتی عێراق 1 بەرمیل نەوت بە 61 دۆلار بفرۆشێت، ئەو کاتە حکوومەتی هەرێم بە 50 دۆلار دەیفرۆشێت. دوای فرۆشتنەکەش لەو 50 دۆلارە کەمتر لە 25 دۆلاری بۆ دەمێنێتەوە. لەم حاڵەتەشدا بۆ ئەوەی هاوتای بەرمیلێک نەوت بە نرخی سۆمۆ بکڕێت دەبێت هەرێم 38 دۆلاری دیکە بخاتە سەر هەر بەرمیلێک. باواتایەکی دیکە حکوومەتی هەرێم دەبێت 2 بەرمیل و نیو بفرۆشێت تاوەکو دەکاتە بەرمیلێک بە نرخی سۆمۆ. بە گوێرەی زانیاریەکان حکوومەتی هەرێم دەیەوێت داهاتی 250,000 بەرمیل نەوت بە نرخی سۆمۆ ڕادەستی عێراق بکات لەگەڵ نیوەی داهاتی گومرگ و باچ نەوەک نەوت. بەو پێش بێت حکوومەتی هەرێم بۆ دەستکەوتنی تریلیۆنێک دینار دەبێت 700 ملیار بدات بە عێراق و نزیکەی 300 ملیار دیناری بۆ دەمێنێتەوە. بەڵام ئەگەر حکوومەتی هەرێم 250,000 بەرمیل نەوت ڕادەستی سۆمۆ بکات، ئەو کاتە 1 تریلیۆن دیناری بۆ دێت. بە وتەی ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق، حکوومەتی هەرێم دەیەوێت نەوتەکەی شەریعەت وەربگرێت وەک نەوتی قاچاغ مامەڵی لەگەڵدا نەکرێت. بۆیە هەرێم بەلایەوە گرنگە خۆی نەوت بفرۆشێت. لەم حاڵەتەشدا لە بری تریلیۆنێک 300 ملیار دیناری دەست دەکەوێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز دکتۆر ڕێبوار کەریم ئەندامی پەرلەمانی عێراقمان لە هاوپەیمانی هیوا کردووە. کاک دکتۆر بەخێر بێت. سوپاسمان. سوپاس. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی ئەومان بۆ ڕووکەیتەوە کە ئێستا بودجە ماوەیەکی زۆر دواخراوە و زیاتر نزیکەی 4 مانگە گەیشتوتە پەرلەمانی عێراق کە پەسەندنەکردنەکەی تەنها پەیوەندی بە پشکی کورتە یاخود شیعەکان لە ناوخۆیاندا ناکۆکن کێشەی پارێزگە سونیەکان و سونەش خۆی کێشەی هەیە؟ زۆر سوپاس بۆ جەنابەت. لە ڕاستیە وەسڵاو بۆ بینەرانی بەڕێزیش طبعاً لە ڕاستیە کێشەی پەسەندنەکردنی بودجە پەیوەندی بە کورد و شیعە و سونەوە هەیە، بە تەنها پەیوەندی بە یەک تەرەفەوە نییە. ئەوەی پێویستە بە شیعەکان گرفتی گەورەیان هەیە لە مەسەلەی تەرخانکردنی پارێکی ئیستیسماری زۆر، یعنی بۆ بەرهێنان بۆ ئەم حکوومەتی ئێستا واتە نزیکەی 6 ملیارێک ئەکەوێتە دەست مستەفا کاظمی دۆلار. طبعاً 6 ملیار دۆلار باڵێ کە ئەم پارەیە بەکارهێنرێت لە پرۆژەی ئاوادانکردنەوە. ئەمانتی کێشەی ئەوەیان هەیە کە ڕەنگە مستەفا کاظمی قائیمەی هەبێ و بەشداری ئینتیخاباتەکان بکاوە ئەو پارە زۆری کە لە بەردەستیا بێ بەکاری بێنێ بۆ بانگەشەی هەڵبژاردن و واتە بۆ کڕینی وەلاعەت. چونکە لە پێشترا لە هێزە سیاسیەکانی تر و حکومڕانەکانی پێشووی خۆیان پێش کاظمی هەمووی ئەمەیان کردووە. تۆتی قەت بە هەموو سەرۆکوەزیرانەکانی پێش عادل عەبدولمادی هەمویان کە سەرۆکوەزیر بوون بە دۆخێکاوتون، بەڵام لە بەهۆی سەرۆکوەزیرانەکانیانەوە مارێکی زۆر کورسیان هێناوە. بۆ نمونە 89 کورسی هێنا مالیکی، دوای ئەوە بۆ نمونە دواتر حەیدەر عەبادی 44 کورسی هێنا. یعنی
وردە 42 کورسی عفوان وردە هەر ڕێی زۆرای پارەی لە بەردەست بوو بێ کورسی زۆری هێناوە بۆی ترسیان هەیە ئەم ڕێی زۆرایش ئەو پارەی بخەنە بەردەست و کورسی زۆر بەدەست بێنێ ئەمە گرفتی سەرەکییانە ئەیگرفتی لاوتریشان هەیە شعەکان جگەر لەمە ئەو موزایدیان نرخی دۆلار و ئەوە ئەزان مەسەلەی ڕەفحا و ئەوانە ئەوە بۆ حملەی انتخاباتە ئەگینە ئەوە کێشەی ئەساسی نییە ئەوەشی کە بداوایەکە باوەڕی پێی نییە گەڕانەوە بۆ نرخی پێشووی دۆلار ئەوەی داوایەکە باوەڕی پێی نییە لەبەرەوە ئەوە کێشێکی گەورە نیە شتونەکان کێشەکەیان لە چیایە کێشەیان لە ئاوادانکردنەوەی ناوچەکانی خۆیانە پێیان وایە کە ئەگەر پارە بۆ زیاتر یان باش بۆ ناوچەکانی ئەوان تەرخان بکرێ ئەوان باشتر لە ناوچە شیعیەکان ئەتوانن پارێزگەکانی خۆیان ئاودام بکەنەوە نمونەش بە ڕوومادیە هێننەوە کە لە پارێزگای ئەنبار حلبوسی کاتێککە محافظ بووە کۆمەڵێک ڕێگەوبانی جوان و ئەوانە علاساس دروست کردووە بەڵێ فعلەن واشە یان هەندێک شوێن جوانکاری کراوە هەندێک لە شارەکانیان ئاوادان کردەوە بە تایبەتیش لە مرکزی پارێزگای ئەنبار لەمەیان ناگەنە ڕێکەوتن یعنی چونکە ئەو مەبلەغی کە ئەوان یانەوێ بۆ ئاودانکردنەوەی ئەو پارێزگانی کە داعش وێرانی کردووە زۆرترە لەوەی کە هەرچەنە ئێستا تقریبان گەیشتونەتە سیغەی کۆتایی ینی لەسەر ئەو بابەتە بەڵام هێشتا هەر داواکاری هەیە تۆ لە یەک داوایەکێک داواکاریەک پێشکەش بکە دوولاکەی تر ینی شیعە داواکاری پێشکات کورد و سونە داواکاری تازەیانێتەکایەوە کورد پێشکەشی بکە شیعە و سونە و سونە پێشکەشی بکە شیعە و کورد داواکاری تازەیانە بەنسبەت کوردەوە کۆمەڵێک گرفت هەبوو جەنابتان ئەزانن لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک گرفتی سەرەکیە بۆ سەبارەت بە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا و ڕوون بوو بۆ هەموو لایە کە ئێمە ئەمان و ڕێکەوتن نەکراوە ڕوون بوو بۆ هەموو لایە کە ڕێکەوتن نەکرابوو ئەو دەقی لە حکوومەتەوە نێرابوو ئەو دەقا بەلای ئێمەوە مەقبول بوو یعنی لەبەر چیش لەبەرەوەی کە هەندێک وەرگەی تیا بوو مافی و موچی خەڵکی داوی نەکرد بەڵام هەرزوو هێزە عێراقیەکان بە تایبەتی شیعەکان ڕەتیان کردەوە کە ئەو بڕگەیە تێپەڕێ دواتر لە ئاخیر دەقەکانە ڕێکەوتنێکی سیاسی بەتامی ئابووری کرا واتە بابەتەکە دارایی نییە ئەو ڕێکەوتنی کە ئیعلان کرا لە کوردستان کە ڕێکەوتنێکی دارایی لە بینی هەرێم و بەغدا کراوە ئەسڵ ئەساسیە ڕێکەوتنێکی سیاسی لە بینی سێ هێزی گەورە لە عێراقدا کراوە بۆ بەڕێوەبردننی قۆناغی داهاتووی عێراق بۆ دوای ئینتیخاباتەکان کە بریتیە لە سەدر و حەلبوسی و پارتی ئەوەی تر کە لەگەڵ ئەو جۆرە تەوەجوهایە دواکەوت ینی لەگەڵیان ڕۆشتووە بۆ ئاراستەیە ڕۆشتووە گینە بابەتەکە بریتی نییە لە ڕێکەوتنێکی دژگیری هەرێم و لایەن عێراقیەکان بەڵگەشمان بۆ ئەوەیە کە ئەم ڕێکەوتنەکە تێکچوو بەشێک لە لایەنەکانی دەرەوەی تیاری سەدر لە نێو شیعەکانە فشارێکی زۆریان لەسەر تیاری سەدر کرد و ئەویش ئێستا هۆکارێکی تری هێناوەتە پێشەوە کە بۆتەوەی یەکلا نەبوونەوەی ڕێکەوتنەکەی هەرێم و بەغدا واتە ئەم ڕێکەوتنە سیاسی بۆ بەڕێوەبردننی قۆناغی داهاتووی عێراق بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق نەک حکوومەتی داهاتووی عێراق بۆ بەڕێوەبردننی دەوڵەتی داهاتووی عێراق بۆ نمونە بە ئاسانتر چ ئاساسی بۆی بینەران لای بینەران و ئێمەژڵ بێ ئاساسەکەی ئەوەیە وەفدی پارتی چواردە کەڕەت لەگەڵ تیاری سەدر کۆبووتەوە و بەردەوام لەگەڵ حەلبوسیش لە کۆبوونەوەیان وەفدی حزبیان کە ئەوەیان تەڕح کردووە بۆ تیاری سەدر تەبانە معلوماتانی من ئێڵەم هی معلوماتی تیاری سەدریە ینی کورد ئەم معلوماتانە نایە بۆیان تەڕح کردوون کە ئەوان ئامادەن مقتەدا سەدر وەکو مەرجعی گەورەی شیعەکانی عێراق تعامل لەگەڵ بکەن و ئامادەن محەممەد حەلبوسی وەکو مەرجعی گەورەی سیاسی سونەکان تعامل لەگەڵا بکەن بە مەرجێ ئەوانیش تعامل لەگەڵ کاک مەسعود بارزانی بکەن وەکو مەرجعی گەورەی کوردەکان باش پرسیار و گفتوگۆ هاتووە کایەوە ئایا تۆ ئەم لە نسبەت کوردەوە ئەم کەسە بارزانی شخصی مەرغوب و مەقبولە ئەوە بزانم باسیشم کرد لە مقابلەیەکە نازانم لەکوێ بوو ئەویش وەڵامەکەیان ئەوە بووە کە بەڵێ و لەلایەن کوردەوە کوردێک ناڕازی بێ ئەتوانین لەگەڵی قسە بکەین و بیهێنە سەر ڕێگەکەیان یعنی بخەنە سەر ڕێگەکەیان ئەوە لە ڕاستیە ئەو قسانە کراوە ئەوە هەوڵێکیش چەند هەوڵێکیش درا بۆ ئاشتەوایەک بە تایبەتی لەگەڵ بەڕێزان لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لەژێر ئەم تەوەجوهەیە بووە کە گەیەنراوەتە لایەنە شیعیەکان بە تایبەتیش لایەنی مقتەدا سەدر باش کێشەکان ئەوهایە بەم شێوازەیە لە بینی ینی ئیتیفاقێکی سیاسیە ئیتیفاقەکە بریتی نییە لە پارە وەرگرتن بۆ خەڵکی کوردستان ئەی بریتە لە شەرعیەت وەرگرتن باشە بۆ ئەو تاوانی لە کوردستانە هەیە بە ناوی فرۆشتنی نەوت و بە ناوی ئابووری باش بەس خەڵک ئەگەر بڵێن بەڕێز دەڵێ ڕێکەوتنێکی
سیاسیە بە تامی ئابووری وتت بەس سێلایەن تێدایە حەلبوسی تێدایە پارتی تێدا سەدرەکانی تێ ئەگەر بە تامی ئابووری ڕێکەوتنێکی سیاسی ئەی بۆچی ئەی گەروایە وەفدی هەرێم خۆسەرۆکەکەی لە یەکێتی نیشتیمانیە بۆچی شەڕی ئەو ڕێکەوتنە دەکات مادەمەوەی ئەو زانیارەنە دقیقنەوەی کە بەڕێزت باسیەکەی بەڵێ وڵای زانیارێکم دقیقن ینی من بمبورانی زۆر حەز ناکەم هەندێک شتەیە بڕاتە ناوی ئەلامەوە بەڵام تۆ تەبیعەتێکی تێ هەر زۆر جاوامان لەکەی کە حقایقەکان ڕوون بکەینەوە وەفدی هەرێم لە هەر کەسێک پێکاتووە تەطبیقی نەهجێکی دیاریکراوەکە کە لە حکومڕانی هەرێمایە جا هەر بە ڕێزێک سەرۆکایەتیەکەیان لە هەر بە ڕێزێک پێکاتووە پێکاتی وەفد لای من قەزێ نیە شەخص لای من قەزێ نیە ئەو نەهجە قەزەیە کە لە لای ئەو وەفدە هەیە لە لای ئەو تێڕوانی نایە و من پێم وایە پێشتر ئیش لەسەر ئەم تەوەجوهە زۆر کراوە کە قەراری سیاسی لە بینی عێراق لە بینی ئەو سێ هێزەیە ئەوە دابەش بکرێەوە بەڕاستی ئەم قەرارە گرفتی بۆ شیعەکانی غێری موقتەدا سونەکانی غێری حەلبوسی دروست کردووە بەس ئایا بۆ کوردەکانی غێری پارتی دروست کردووە یان نا تا ئیستا جگە لە ئێمە دروستی نەکردووە وکواپەیمانی هیوا جگە لە ئێمە و کاوپەیمانی هیوا بۆ لە هیچ لایەنێکی تری دروست نەکردووە باش بۆ لەبەر ئەوەی یانی نەماندیوە بەڕاستی ئەو مشکلەیەوە من هیواخواز بووم کە خەڵکی کوردستان و هێزە سیاسی کاریگەرەکان لە کوردستانە لە نێویشانە برادەرانی بەڕێز لە یەکێتی نیشتیمانی ئەوە ئەزانن واگەداری ئەم گفتوگۆیان ینی قسەی خۆیان لەسەر ئەم گفتوگۆ سێقۆڵی ئەو سێ تەرەفە هەبێ لەسەر بەڕێوەبردننی قۆناغی ئایندەی عێراق کە لە ڕاستیە بە بڕوای من هێندەی پشتگوێ خستنی ئەوانی ترە زۆر کەمتر لەوە باسی لە یەک ڕیزی ئەو بابەتێ ینی زیاتر تەوەجوهەکە بریتێ لە پشتگوێ خستنی ڕاجیاوازەکە و کە ئەمە ببێ بەڕاستی بۆ خەڵکی ناڕازی بۆ خەڵکی جیاواز شتێکی خراپ ینی کە یەک هێز بێوێت تەمسیلی هەموو ینی هەموو کورد بکە و هەروەها بەنسبەت شیعە و سونەشەوە چەنەوە کێشەی خۆیان ئەوەی بەنسبەت ئێمەوە گرنگە بە خەڵکی کوردستانی بڵێ ئەوەیە کە ئێمە ئەوە یەک ڕیزیەمان قبوڵە بە مەرجێک هەموو یەک ڕیزیەکمان قبوڵە نەک ئەوە هەموو یەک ڕیزیەکمان قبوڵە بە مەرجێک لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ و لە بەرژەوەندی دەستکەوتەکانیان بێەوە من یەکەم ڕۆژی بانگەشی هەڵبژاردنیشم بەم جوولێ دەست پێ کرد من ناچمە یەک ڕیزیەکەوە لە پێناو شەرعیەدان بە دزی و تاڵانی نەوت من ناچمە یەک ڕیزیەکەوە لە پێناو ئەوەی کە باوەڕەکەوا بێ من ئەبێ بێدەنگ بم لە فرۆشتنی نەوت و هیچ پارێکیش دەبقاونێ دەیان جار تاکیدمان کردوتەوە لە هەموو مەحفەلەکانە کە عەقڵیەتی حکومڕانی هەرێم بۆ ڕێکەوتن بریتیە لە هاتنی پارەی بەلاش یان هیچ نایەم و هیچ مەیە ئەم ڕێکەوتنی کە ئەم چارە ئەکرێ چاوی لە هاتنی پارەی بەلاشە کە ئەوە زۆر زەحمەتە لە بەغداوە کەواتە بێ بچینە قۆناقی تر هیچ نایەمی و هیچیش مەدە من چۆن بچمە پاڵ ڕێکەوتنێک کە هیچ پارەیەک نەدرێ لە بەغداوە نێت و هیچ التزاماتێکی دەستوریش لە هەرێمی کوردستانەوە جێبەجێ نەکرێ لە بەرامبەر خەڵکەکەشم برسی و لە ساڵ 79 موچە کە لە ڕاستیە لە ساڵ 79ەوە زۆر کەمتر لە ساڵ نیوەی لە ساڵ 50 پارەکەی خۆیان کە وەرێگرن چکە لە ساڵ 23 نرخی دۆلار گۆڕاوە لە سا چەند سەدێک نرخی نەوت چەندین دۆلار زیادی کردووە لە کاتێکا کە تو هەر لێبڕینیشی لێگەی هەر بە تەنها 23 نرخی نەوت و 23 نرخی دۆلار و 21 لێبڕینیشەوە کاتە 44 یعنی هەر بەو ڕقەمە بەبێ دەستکاریکردنی نرخی نەوت کە ئێستا زۆر زیاد بووە تۆ 56% موجەت داوە بە خەڵک لەو سی ڕۆژجارە کە پێ دوایە شتێکی زۆر گەورەت کردو چکە نرخی ئەو دینارە دابەزیوە شت گران بووە پێداویستەکانی خەڵک بۆ ئاسانەی پڕ نابێتەوە من و هاوڕێکانیشم باوەڕم وایە ئێمە ناچینە بپرسێ ئەگەر هاوپەیمانی هیوە ئێستا حکوومەت هەرێم هەموو بیانوێکی بەغدای بڕی بێ بۆ پشتگیری لەو پرۆژەی حکوومەت هەرێم ناکەن ئەگەر ئێستاوان دەڵێن هەموو بیانوێکی بەغدایان بڕیوە تەناوە شیعەکانن 2000 ڕێکەوتنیان کردبوو ئەوان شیعەکان پاشگەز بوونەوە ئێوە بۆ پشتگیری لەم بڵێن ئاراستەیە ناکەن وەکو خۆتان وەکو هاوپەیمانی هیوە ئاخر خۆ ڕێکەوتن نەکراوە من نەزانین چی ئەمەشت بۆ ڕوونکە بۆ کاک ئەم ڕێکەوتنی کە کراوە چییە؟ وتراوە 460,000 بەرمیل نەوت بەرهەمەهێنین باشە ئێمە 250,000 ئین بە ئێوە ئەوی تریمان بنەوە بە نەوتی بۆ ئەوەی کە پێداویستەکانی خۆمانی بەڕێ بکەین دوای شیعەکان ڕازی نەبوون وتیان نەخێر شتی زیاترمانەوێ هەرێم هات بڕیاریە ئەقیامی 250,000 یعنی پارەی 250,000 بە معنایەکی تر هاوشێوەی ئەوەی 2019 عادل عەبدولمادی تۆ وا دابنێ
من ئەم نەوتە ماویتە تێ بە پارە بیخەمڵێنە ئەگەر حەقی من لە مانگێکە تریلیۆنێکە ئەوە تۆ بێ من 150 ملیارم دەسەکەوێت لە داهاتی نەوتی لە داهاتی نانەوتی لە گومرکەکان لە چی بچی هەمووانە تۆ 150 ملیاری لێ دەرکە لەو تریلیۆنە 250 ملیاری بێنێتەوە بۆم بنێرە هیچ نەێرە تۆ بۆم بنێرە یعنی ئەزانی ئەو لێ دەرکردنەکە ئەوە ینی بەگێلزانینی ئەوانی ترە بە بەسم لە عێراق کە دوایی تێکچوو وایان ڕاگەیان کە ئەمە تێک چووە لەبەر ئەوەی کە شیعەکان داوای نەوتەکە ئەکەن نەک داوای ئەقیامی نەوتەکە لە ڕاستیە شیعەکان داوای نەوتەکەی ئەو نەوتە ناکەن ئەو قسەیە ڕاست نییە داوای چیەکە بۆ یەکەم جا لێرە حەزەکەم بۆ جەنابەت بۆ خەڵکی کوردستان باس بکەم هۆکاری تێکچوونی ڕێکەوتنەکە کە وەکتم هەمووی پەیوەندی بە کوردەوە نەبوو بەس ئەو ڕێکەوتنی کورد کە تێک چوو پەیوەندی بە زیادەی دوای 460,000 بەرمیلەکەەوە هەیە کە بەرهەم دێنرێت ئەو زیادەی کە لە 460,000 بەرمیلەکە بەرهەم دێنرێت و بەرهێنان یەکرێت لە کوردستانانی بەرهەمە هێنرێت بۆ کوێچی من ڕوونتر بڵم بەشێکی زۆر لە سەرکردی گەورەی هێزە عێراقیەکان و لە پەرلەمانتارانیش باوەڕیان وایە هەرێم لە ئێستا 653,000 بەرمیل بەرهەمێنێت و ئەو معلوماتیان چۆن پێگەیشتووە من نەک زانیاریم نییە کەرتی نەوتی کوردستان ئەوەنە ناشەفافە کۆمەڵێکی کەم چەند کەسێکی کەم ئەو ڕقەمەیان لە هێزە عێراقیەکان پێیان گەیشت بوو کە 653,000 بەرمیل هەرێم بەرهەمێنێ و لە ماوەی ساڵی داهاتووە بەرزە بێتەوە بۆ 1 ملیۆن کە من پێم وایە ئەمە هەچە من لە ڕاوێژکارێکی حکوومەتم بیست ئەمە بەڵام پێم وایە ئەوە هێشتا زووە بگاتە 1 ملیۆن بەس پرسیارەکەی شیعەکان ئەوە بوو لە 460 زیاتر نەوتەکەمان بنێ ئەو نەوتەی کە شیعەکان داوایەکەن بەشێکی ناکۆکیەکە ئەو لە زیادەی 460ەکەیە کە هەرێم زۆر لەوە زیاتر ماژزانین لەوە زیاتر بەرهەمێنێ بەڵام بە تێڕوانینی ئەوان زۆر لەوە زیاتر بەرهەمێنێت ئەوە کرۆک و جەوهەری مشکیلەی ئەو ڕۆژی شەمەیە کە ڕوویدا باش ئەنی ئێستا ڕێکەوتنەکە بڵین هەر هاتوتۆ ئەوتر ڕێکەوتن هەر نەکراوە ئێستا گەر گفتوگۆ دەست لەسەر ئەو بەرگە تازەیە لەسەر ئەو بەرگە تازە ڕێکەوتن نەکراوەوە لەسەر ئەو بەرگە تازەیە خلافە سەرێکێکە دروست بۆ و نیشیاندا بە ئیعلام ئەگینا خلافەکە لەسەر زیادەی سەر و 460ەکەیە کە بۆ کوێچێت ئەوان ئەیانەوێت کاکەوێت تەناوەی کە هەرێم عێراق داوای نەوتەکە دەکە ینی بڕگەیەکیان زیاد ئێوە داوای نەوتە بەس زیادەی سەر و 460 هیچ بڕگەیەک زیاد نەکراوە بە نووسین چاوی یعنی لە سعات 4 بەیانیە نوسخەی موازنە پرینت کراوە ئێستا دانراوە حازرە بۆ دەنگدان باشە بۆیە دانراوە ئامادە هیچ گرفتێکی تیانە تەنها گرفت لەوە ڕوویدا ئەوە بووە کێ ئەو زانە ڕێگەیاندۆ بەلایەنە شیعیەکان کە نەوتی زیادە لە سەر و 460,000 بەرمیل بەرهەمەیەنرێت کە پێم وایە ئەمە وەکوتم تەنها ئەوانەی کە مامەڵی نەوتەکە ئاکە ناگەداری ئەو ڕقەمانن لە 460 زیاتر بەرهەمەیەنرێت بۆ کوێچی و ئەگەر زیادی کرد لە داهاتوە چی لیەکەن ئەمە گرفتێکی سەرێکیە بەس ئێستا گەر شەممە وابرێرە کۆبنەوەکە بکرێتەوە ئێستا بۆ پشیاریم دەبێت دووبارە لە سەرتاوە دەست پێ بکرێتەوە چکە ئێستا منی گوێم لە جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراقیش چاپێکەوتنێکی ڕۆژنامەوانی کرده بوو کە دەڵێت ینی ڕێکەوتنەکە هەڵنەوە شاوەتەوە ینی بەڵکو گرفتی بچووکیە ینی ڕێکەوتنەکە هەڵنەوە شاوەتەوە وەڵای ئەمە گرفتە ئەمەی کە لە سەر و 460 بەرهەمێنی چیلیەکەی بەنسبەت لایەن عێراقیەکانەوە گرفتە و بەنسبەتی ئێمەشەوە نازای دیفاع لە چی بکەی ئەمەندە ناشەفافە ئەم حکومڕانی هەرێم کاک حەکیم ئەوەندە بێمتمانەیە ئەوەندە ناشەفافە ئەوەندە لەکەدارە بی دیفاعی لێ بکەی بەڵام ئێمە هەر لە پێناو چاومان لەو بڕیانەیە کە بۆ میلەتەکەمان بۆ معاشی میلەتەکەمان هەبێ قوبوڵی هەندێش ئەکەین لە مەرحەلەی داهاتوە ئەگەر بێت و بابەتی موچەی تیازامان کرێ بەڵام ڕێکەوتنی هیچ نایم هیچ مەیە و ڕێکەوتنی ئەوەی کە شتێکم بەرێ بە بەلاش کە ئێمە زایی نایەت بەڕاستی ئەو دوو ڕێکەوتنی ئێمە بۆ ئێمە زۆر زەحمەتە بتوانین کۆدەنگێکی بۆ دروست بکەین مەهماکان هەندی هێزی تریش لەگەڵ یابێت لەبەرەوەی کە هێندەی بریتە لە ڕێکەوتنی نێوان یعنی بریتە لە ڕێکەوتنێکی سیاسی لە نێوان کۆمەڵی هێز کە من بچم چەپڵیان بۆ لێبم و سبەینی ئێوە بکەن انتخابات ببەنەوە و سبەینی وا بکەن عێراقی داهاتوو بەڕێوە ببەنەوە و من ئێستا ئەتوانم پێیان بڵێم کە ڕێگای ڕێکەوتنەکە ئەوەیە کە خزمەتی خەڵکی پێ بکەی و نەیڵێم
لە ڕاستیا منیش جوزێکە بم لەو مشکلەیەکە بۆ میلەتەکەمی دروستەکەم ئەگەر من بچمە ڕێکەوتنێکەوە و دوایی ئەم ڕێکەوتنە هەر مەعاشی پێ ببڕێت و هەر دابینی موچەی خەڵکی پێ نەکرێت لە ڕاستیا ڕێکەوتنە لە پێناوی چیا بوو لە پێناویەوە بۆ من بڵێم شەرعیە نەوتی هەرێمی کوردستان بفرۆشیت و دوایی بەکاری بێنی دژی میلەتەکەت نانی میلەتەکەتی پێ ببڕی بەکاری بێنی بۆ سەرکوتکردنی هاوڵاتیان لە بادینانەوە هەتاوەکو خانەقین بەکاری بێنی بۆ لێدانی بۆ هەوڵی کوشتن و تیرۆرکردنی پەرلەمانتار بەکاری بێنی بۆ بڕینی دەنگی ناڕازی و سەرکوتکردنی بەکاری بهێنی بۆ کڕینی وەلاعاتی خەڵکی لاواز و خەڵکی بچووک لە نێو کۆمەڵگایە بەکاری بهێنی بۆ دروستکردنی دەستگای ڕاگەیاندنی زەبەلاح بۆ ئەوەی دەنگە جیاوازەکانی پێ سەرکوت بکەی و دەنگە ئازاکانی پێ بشاریتەوە من بێم بڵێم ئەم ڕێکەوتنە کە ئەمە دەستکەوتەکانیەتی بۆ هێزێکی دیاریکرا و قوبوڵمە لە ڕاستیە کەواتە من خۆم و خەڵکیشم خەڵەتاندووە من حەزەکەم شتێک بە جەنابەت بڵێم بۆ یەکەم جار لەو کۆبوونەوەی پەرلەمانە هەستم کردووە واللهی لە دەیان کڕت لەم هەفتەیە ڕابردووە لەناو هاوڕێکانمە ئەم قسەیەم کردووە و هاوڕێکانیشم متفق بوون لەگەڵم کە بەزەیم بە میلەتی کوردایەتەوە بۆ خۆی و هەندێک نوێنەری کە لەوێ هەیە معقولە نوێنەری خەڵکی گەورە لە ناو لیژنەی داراییایە نوێنەری هێزی دەسەڵاتە پلەشی هەیە لە ناو لیژنەکەیە ئەڵێ ئەزانم ئەم ڕێکەوتنە هیچی تیانێ بۆ میلەتی کورد ئەزانم ئەم ڕێکەوتنە هیچی تیا نابێ بۆ موچەخۆری کورد بەس هەر ڕازیم پێی ئەم قسەی کردووە بەڵێ ئەمە هێندەی ملدانە بۆ دەستکەوتی حیزبی هێندەی تەنازولکردنە بۆ دەستکەوتی گروپێکی قاچاقچی تاڵانچی نەوت هیچ لەوە زیاتر یعنی هیچ لەوە بە زەڕەیەکی کەمیش ڕێکەوتن نیە بۆ میلەتەکە و بۆ خەڵکی بۆ ئەو دۆخی بەسەر و میلەتی هێنا ئێمە کە دیفاع لەوە ئەەکەین کە دیفاع لە خەڵکەکەین ئێمە نوێنەرە ڕاستەقینەکانی ئەو خەڵکە بووین لەوێ وازیشی لە ناهین و دەیان ڕێگەشمان تەڕح کردووە کە هەندێکی ئێستا بۆ جەنابەت باسێکم چەسپاندومانەوە هەندێکی شیماوە هەروازی لە ناهین کاتێک تو ئەتوانی پاڵپشتی ڕێکەوتنێک بکەیت کە بە تەواوی بزانی ئەو ڕێکەوتن لە بەرژەوەندی خەڵکە باش ئەم ئیتیفاقە ئەگەر بریتی نەبێ لە هاتنی پارەیەک لە بەغداوە و لە بەرامبەرە بڕینی موچە هەڵبەشێنرێتەوە هیچ نییە لە جگە لە ڕێکەوتنێکی سیاسی بۆ هێشتنەوەی هێزی سەرکوتکار بۆ دەوڵەمەندبوونی کۆمەڵێک گەندەڵ و قاچاقچی لە هەموو بوارەکانە و بۆ شەرعیەدان بە سەرکوتکردنی خۆت و میلەتەکەت کە منەوە ناکەم وەنێک من هاوڕێکانیشمەوە ناکەم بەڵام ئەگەر ئێمە زانیمە ئەو ڕێکەوتنە کە تا ئێستاوانە ئەگەر زانیمان ئەو ڕێکەوتنە بۆ بەرژەوەندی خەڵکە و داهاتێکی لێیە بۆ خەڵک من یەکەم کەسمە چمە پێشەوە دیفاعی یەکەم و یەکەم کەسم لەگەڵ یابم بەڵام بەم سیغەی ئێستا ناومێدکەرە ئەو ڕێکەوتنە بەو سیغەی ئێستا ڕێکەوتنێکی ناومێدکە ئێوە بەدیلتان چیە مادام بۆ بەدیلی خۆتان وەکو پەیمانی هیوە پێشکەش ناکەن ئەگەر ئەم ڕێکەوتنەی کە بڵین دەکرێت ڕێکەوتنێکی باش نەبێ بۆ خەڵک کوا بەدیلەکەی و ڕەنگی خەڵک بڵێ ئەیکوا بەدیلەکەی خۆتان ئێوەش 15 پەرلەمانتارن لە بەغداد کاک حەکیم لە ماوەی ڕابردووە من لەگەڵ هەندێک لە هاوڕێکانم لەگەڵ لەسەر پێشنیاری مامۆستایانی ناڕازی و فەرمانبەرانی ناڕازی هەڵمەتێکی ئیمزا کۆکردنەوەمان دەست پێ کرد لە ناو خەڵکو و دواتریش بردمان لە ناو پەرلەمان توانیمان 138 ئیمزا بۆ گواستنەوەی موچەی فەرمانبەرانی یان بۆ پێدانی ڕاستەوە خۆی موچەی فەرمانبەرانی کوردستان کۆ بکەینەوە ڕەنگە دەیان کەسی پرسی بم پرۆژەکەتان لەنێو ئەم پرۆژە یاسای بودجێ چی لێ هات و من ئێستا لێرە هەندێک حقایق هەمووەکو ڕوودا و بۆ جەنابەت دەگێڕمەوە هەمووەکو حقایقیش ئەبێ خەڵکی کوردستان بیزانێت کاتێک ئەم کارەمان کرد ئیمزایەکی زۆر پشگیریکی زۆرمان لە پەرلەمان هەبوو و هەیشە ئێستاش هەیە بەشێکی زۆر لە هاوڕێیانمان لە ناو هاوپەیمانی هیوە باوەڕی تەواویان بەوە هەبوو کە ئەبێ ڕێگە چارەیەک بۆ کێشەی موچەخۆران بدۆزینەوە بۆ لەبەرەوەی هەرێم ئێمە متمانەمان بە حکوومەتی هەرێم نییە کە موچەی خەڵکی بدا لە کاتی خۆیان سبەینێ چەند ڕۆژێکی ترنەوت دابەزێ گرفتی تر و لێبڕینی زیاتر و ئەمە دروستە بێتەوە منیش تااقەتم نییە هەتا سەر هەر گلەی خەریکی گلەی کردن بم من ئەبێ ئیش بکەم ئیشی من ئەوە نییە هەردانیشم لە مقابلات و لە تەلەڤیزیۆن و لەم لاولا بڵێم ئەم حکوومەتە وایە و گەندەڵەوە ئەوە بڕاوەتەوە ئەم خەڵکە زانێ ئیشی منەوە بوو ڕێگە چارە بکەم ڕێگە چارەمان پێشکەش کرد ئەو ڕێگە چارەیانی کە پێشکەشمان کرد پشگیریکی زۆری فەرمانبەر ینی هەم فەرمانبەران کە نزیک بوو لە 167,000 موچەخۆر و هەم لە نێو پەرلەمانیش کە 138 پەرلەمانتار ئێمە پشگیریان کرد ئەو پرۆژەیە کردمانە سیغەیە کە ئەگەر
هەرێمی کوردستان پابەند نەبوو کە ئێمازین ئەگەر ڕێکەوتنێک پێدانی نەوتی تیاابێ پابەند نابێ ئەگەر هەرێمی کوردستان پابەند نەبوو و ئەگەر هەرێمی کوردستان کێشەی بۆ موچەی خەڵک دروست کرد ئەوە با بین ڕاستەوخۆ حکوومەتی عێراقی ئیجبار بکەیت لەگەڵ پارێزگا بەرهەمهێنەرەکان بۆ نەوت کە هەرێمی کوردستان پڕە لە پارێزگای هەموو پارێزگەکانی بەرهەمهێنەرن ئەتوانێت ڕاستەوخۆ تەعامل بکە بودجێ ئەو پارێزگایە بنێرێت ئەمە ئەو پەڕی بیرکردنەوەی لە لامەرکەزیەکی دارایی لامەرکەزیەکی دارایی کاکە من پرسیارێک لە خەڵکی کوردستانەکەم ئەوانەی کە داوای لامەرکەزیەت دەکەن بۆ هەرێمی کوردستان ئایا حکوومەتی هەرێمی کوردستان لامەرکەزیەتیان هاتەیە ئاخر وەڵامی ئەو هێزی یەکەم کاکە ئاخر وەڵامی پارتی بۆ هێزەکانی تر کە داوای لامەرکەزیان کردووە و توێتی لامەرکەزی ئیداری و ئەمنی بەسەر چاو بەس لامەرکەزی دارایی نەخێر ئەزانی وەکو چی وایە وەکو وایە بڕۆن هەتا ئێوارە ئیشم بۆ بکەن بەڵام ئێوارە کری نییە بڕۆن هەتا ئێوارە چیەکەن بیکەن چیم پێسپاردن جێبەجێکەن بەڵام پارەی ئاوەدانکردنەوەی ناوچەکانتان نائەمێ ئەمەیە لامەرکەزیەتەکەی کە حکومڕانی کوردی باوەڕی پێێتی باش لامەرکەزیەتی حەقیقی ئێمە با کارژێڕی و ئەمنی لەگەڵ هەرێما بێت هیچ گرفتێکمان نییەوە ئێمە هەرێمیشین وەکو خۆشمانەمەینەوە بەڵام ئێمە پێشنیارمان کرد کە لامەرکەزیەتێکی دارایی لەگەڵ عێراقا بێتە پێشەوە کاک حەکیم بردمانە ئەو پرۆژەیە کە وعدمان پێیا بوو بە خەڵکی کوردستان تا ئاخیر دەقە لەگەڵی بین هاوڕێیانمان لە لیژنەی دارایی بردیانە ناو لیژنەی دارایی و بە تەڵەبی بەشێک لە هاوڕێیانمان لە هاوپەیمانی هیوا بردمانە بەردەمی دۆستەکانمان لە ناو لیژنەی دارایی و ئەوە هەمووی حتا کاتەکانی هەمووی تەوسیق کراوە بردومانەتە بەردەمیان ئەوان تەرحیان کرد ئازایانە دەنگی زۆرینەی لیژنەی داراییان بۆ کۆ کردەوە و بەدەستیان هێنا هەموو هەرێمی کوردستان هاتە سەر خەت بۆی ئەو بەرگە نەڕوات بۆ ئەوەی لە حاڵەتی پابەند نەبوونی هەرێمە ئەو ڕێگایە نەدۆزینەوە زانیمە یعنی چی ئەوە یعنی هەرێم پابەند نابێت لە ئێستا پێتان بڵێن بە هەر ڕێکەوتنێکەوە کە ئامادەیە بیت باش بەس خۆی وەفدەکە لە نێ وەفدەکە لە یەکێتی نییە وەفدەکە نه هەموو حیزبەکانی تایە هەرسێ حیزبی دەسەڵات هەرسێ حیزبی دەسەڵات لە ناو وەفدەکەیان کاک حەکیم یعنی و من پێشم وتیت وەفدەکە لە هەر کەسێک پێکاتوە نەهجێکی پێەیە کە دیارە نەهجێکیە باوازە حساب بکەین ئەوەی کە نەهجی خۆی نییە ئەو من باسی شەخص ناکەم من گرفتم لەگەڵ شخصانی من گرفتم لەگەڵ سیستەمە هەموو شخصەکان لای من مرۆڤێکی ینی یەک ئاستن لای من کێشم لەگەڵ نەهجی سیاسیە هەیە من بەتەنها بەوە بە کورتی بڵام ئەوەی کە ئێمە وعدمان نابوو بە خەڵک کردومانە و ئەوان هەموو قورسایی خۆیان بەرامبەر بە شیعە بەرامبەر بە سونە بەرامبەر کوردەکانی ناو لیژنەی دارایی بەکارهێنا بۆەوەی جارێکی تر ئەو بابەتە بخرێتە دەنگدانەوە و خرایە دەنگدانە و شکستیان پێێنا بەڵام بەڵێنێ بە خەڵکی کوردستانەین تاوەکو ئەو دەقێشی بودجێت پەسەند دەکرێت ئێمە بۆ ئەو بڕگەیەوە بۆ هەندێک بڕگەی ترکە ئیستا بۆ جەنابتی باسەکەم باش تەنازوو لە مافی خەڵکی با دوای ناوبڕەکە دەگەڕێمە وڵاتە بەڵام نێرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنê ji vî vayrosî li kompanya Paşa Baxçe û bû cara êkel cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab bi şîşey ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndeşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. کۆمپانیای ئەتڵەس لەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بە بەشداری چەندین کۆمپانیا سێمین فێستیڤاڵی بەهار ڕێک دەخا لەیەکی 4 هەتا دەی 4 لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لا وڵاتیان دەکا. لە سێمین فێستیڤاڵی بەهار کۆمپانیا و خاوەنکاران دەتوانن ڕاستەوخۆ مامەڵە بکەن لەگەڵ کڕیار. لەگەڵ پێشکەشکردنی خەڵاتێکی ناوازە و گەورە لە ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتری 2021 لە کۆتا ڕۆژی فێستیڤاڵی بەهار. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار.
کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندی ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەشهبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دڵنیاییەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترا نەخواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە و هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێست. کاکتۆر پێش ناوبڕەکە باسی وت کرد کە بڵێن بڕگەی ڕاستەخۆی پارێزگاکان لابراوە. بەزیستان نوێنەرەکانی ئێوە لە لیژنەی دارایی بڵێن مامۆستا ئەحمەد و هوشار عەبدوڵڵا و دکتۆر جەمال کۆچەر دەتوانن بیسە بڵێن دووبارەی کەنەوە لە ناو لیژنەکە؟ هیچ هەوڵێکتان خۆتان هەیە؟ لۆبیشتان کردووە خۆتان لە دەرەوەی لیژنەی داراییش هەر لۆبی هەیە؟ لە ڕاستی ئەمە پێویستی بە سێ بنەما هەیە. یەکەم وەکوتم بوجە پرینت کراوە دانراوە حازرە بۆ گفتوگۆ بۆ دەنگدان. ئەگەر بهێنرێتەوە بۆ هەر گفتوگۆیەک بۆ ناو لیژنەی دارایی ئێمە برادرانمان دڵنیام درێغی ناکەن و ئەم جارە پاڵپشتیکارانیشی تەنانەت لەناو هاوپەیمانی هیواشە زیاتر بووە. ئەمە خۆشبەختانە. دوو لە کاتی یەکەمە لە ڕاستی ئەمە بۆ مێژوویڵێ لە جاری یەکەمە کە پەسەند کرا نوێنەری یەکێتیش لە ناو ئەم بابەتەیە پشگیر بوو. داواکەم لە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرکردایەتی لە قیاداتیان کە ئەم پشگیریان بۆ ئەو کاتەش بەردەوام بێ. چونکە لە ڕاستیە ئەمە جەوهری ئەو لا مەرکەزیەتەیە کە ئەوان پێویستیان پێێتی و ئەوان داوایەکەن. ئەوان حاکمی ئەم منتیقیان ئەو پارەیە ئەگەر بێت ئەوان ئەتوان ئاوادانکردنەوەی باشەکەەوە ئەوانش خوێن بەشێک نین لە فشارەکە بۆی کە شکستێنە. من پێ دەڵێم ئەوان یەکەم جار بەشێک بوون، جاری یەکەم بەشێک بوون لە سەرخستنی حتمما یعنی جاری دووەم بەشێک نەبوون لە سەرخستنی. بەڵام جاری دووەم بەشدار بوون لە شکانی و لە تێکدانی. بەشدار نەبوون لە سەرخستنی ئەمەمانوی سەرکەوێ من نایە پێی ناڵێ شکست. ئێستا هەر بۆ قۆناغی داهاتوە چاومان لە سەرخستنیت. داواکەم لە کادرانی یەکێتی و لە قیاداتی یەکێتی و لە بەربڕیار بەدەستانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو پارەی ئەگەر بێت بۆ ناوچەی ئەوانێت ئەوان لە ناوچەی لەم ناوچەیە حاکمن و ئاوادانێکی زۆر گەورەی پێکرێ لەم ناوچەیە و ئەتوانن ئەم وێرانی و ئەم بێ ئیشی و ئەم بێ بازاری وێژیانی کەلتوری لەم منتیقەیە کردووە بۆ ئەم منتیقەی وەربگرن و چارەسەری و کێشەیان پێ بکەن. ئەنجا لەسەر و هەموو ئەمانەوە ئەمەوێ پێیان بڵێم و بە خەڵکی کوردستانیش بەڕاستی بە هەموو هێزە سیاسیەکان ئێمە ئەو بڕگەیە نووسیمانە ئەگەر هەرێم پابەند نەبوو کاتێک کە تۆ ڕازی نیت ئەم بڕگەیە تێپەڕێکەواتە تۆ بەنیازت نیت پابەند بیت
بۆیە ترست هەیە ئەگەر بە نیازی پابندبی ئەو بڕگێ دامنێ باو بڕگێ دابنرێ کێشە و لەگەڵیانە بێ ئەگەر بە نیازی پابندبی دانان و دانەنانی ئەو بڕگەیە هیچ بۆ تۆ ناگۆڕ بەس بەتەنگی خەڵک بن ئەوەی یەکێتیشتە نام مزایدێکە و فشارێکە بۆ دەستکەوتنی پۆست لەسەر پارتی کردوتی ئەگەر ئەگەر بڕوای پێوێتی بۆ ئێستا خۆیان لەمە پاشەخشیان کرد و خۆشیان فشاریان کردو لەگەڵ پارتی ئەم بەرگێ لابرێ ئەگەر بۆ لا مرکزیتێکیشیان بە مزایدەمی خەڵک ئەوەی کە فشاری کرد وەفدەکە بوو من ڕای خۆم لەسەر وەفدەکە پێوتوی کەوتومە تەمسیلی نهجێکی حکومڕانی دیاری کراوەکە چاوەڕێم بە بڕای خۆم کە ڕای زۆرینەی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کە من حەز ناکەم تەداخلی کاروباری داخلیان بکەم لەگەڵ ئەوایە کە ئەم جۆرە لە نەهج هەبێ و من ئەزانم ئاگاداریشم یعنی لەگەڵ ئەویان ئەم جۆرە لە تەعامل هەبێ بەدیل هەبێ بەدیل خەڵکەکەت نەمرێ لە برسە و ئێمە سەرکەوتنی لایەنە عێراقیەکانمان بەدەستێنا ینی لەم بابەتەیە سەرکەوتین بەسەر ئەو هەموو عرقلەی کە هەبووە دەنگی ئەوانمان بەدەستێناوە ناکرێت دەنگی ئەو کوردەی کە پێویستێتی لە من زیاتر پێویستێتی من حیزبم نییە من کابراایکی سەربەخۆم بەس ئەو حیزبێکی هەیە کە حاکمە لە منتیقەیە هاتنی ئەو داهاتە ئەو پارەیە بۆ ئەو زۆر گرنگ باش لە پاڵ ئەمەیە طبعا ئەوە دڵنیاشم ینی خەڵکێکی ئەوەندە دڵسۆزەیە کە زیاتر لە من فشاریان لێ بکە خاڵی دووەم کە ئێمە توانیمان دەستکەوتێکی گرنگ بێت هەر بۆ کار ئاسانی بۆ ئەم بابەتە ئەوەیە کە ئەبێت تا 2021 داتا و ناو و پلە و تەرفیع و هەموو شتێکی فەرمانبەران بگاتە بەختە هەموو بابەتێکی پەیوەندیدار بە موچەخۆرەوە بگاتە بەختە ئەمە بۆ ئێمە زۆر مهمە بۆ دوای سێ مانگی تر بەڵێ بۆچی مهمە یەکەم ئێمە ئەو پرۆژەیە کە باسمان کرد بۆ گواستنەوەی فەرمانبەرانی مەدەنی کە داتاکەی لە بەغدا هەبوو کە ئێستا گەورەترین ڕێگر لە بەردەممانە نەبوونی داتا و معلوماتەکانیانە بۆ ئێمە کاراسانێکی گەورەیە لە سلکی مەدەنی لە سلکی سەربازی گوازیتەوە سەر دەوائیر و وڵاتە ینی وەزارەتە معنیەکانی خۆی لە وڵاتی عێراق دوای ئەوە لە هەموو وردەکاریەکانی تر ئەگەر هەر نەبوو تۆلانی کەم ئێستا لە ساڵی 2011 682,021 کەس وەکو فەرمانبەری هەرێمی کوردستان حساب کراون ئەو ڕقەمە کە زیاد ئەبێ لە موچەخۆران ئێمە هەموو ساڵێ بودجێ لەسەر ئەساسی ڕقەمە زیادەکە بۆ هەرێم تەرخانەکەین کە ئەوە لە دەستکەوتی خەڵکی کوردستانە دەستکەوتە بۆ خەڵکی موچەخۆر سێ ئێمە لەم پرۆژەیە لە ڕاستیە لە یاریەکی چاوشەرکی زۆر ناخۆشا بووین لەگەڵ ئەو نەهجەی کە پێی وایە کە نابێت چارەسەری کێشەی دامەزراوە فیدرالیەکان بکرێت دەستگا ینی دەوائیرە فیدرالیەکان فەرمانگە فیدرالیەکان ئەو فەرمانگە فیدرالیانی کە بریتین لە ڕێگەزنامە و کارتی زانیاری و پاسپۆرت و نشینگە و بەنداوە و کەشناسی کە ئەمانە دامەزراوی فیدرالین ئێمە هاوڕێیانی ئێمە و ئێمە لە فراکسیۆن لە هاوپەیمانی هیوا هەموو پشتگیریەکمان بۆ ئەم بابەتە دەربڕیوە کە ئەبێت چارەسەری کێشەی موچەی ئەمان بکرێت وەلا چەندی مانگی لەمەوە پێشەوە لەگەڵ وەزارەتی ناوخۆ وەزارەتی سەرچاوەکانی ئاو لە هەوڵی ئەوەیان کە چۆن سیغەیەک بدۆزینەوە محقول نییە ئەمانە مۆزەفی عێراقن بەڕسمی لەسەر میلاکاری تی دەوڵەتی عێراقین وەکو فەرمانبەرەکانی هەرێم نین بەڕسمی لەسەر میلاکاری دەوڵەتی عێراقین عێراق پارەیان بۆ ئەنێرێ بۆ هەرێم لە هەرێم لیانە بڕێنجایان ناتێ یان نایەناتێ وەکو چۆن لە ساڵی 2019 عفۆن چەند معاشێکی خوارد لەبەرەوە ناکرێم یاریە ئەم یاریە بێت تەواو بێ ئێمە چیمانە کرد نەسەکەمانە بردەوە دامانەنا دەنگی لەسەر درا لە ناو لیژنەی دارایی کە ئەو فەرمانگانە میلاکاتیان بڕات هەرێمی کوردستان وتیان نەخێر ئێمە ژمارەکەمان زۆرە عێراقیەکان مشکلی ژمارەیانە بێ چوین لەگەڵ وەزارەتی ناوخۆی ئیتیفاقمان کرد بە تایبەتی بۆ سلکی عسکەری بەسم ئەو چوار بەڕێوەبەرایەتێکی عسکەری و بەنداوەکانیشی تایە تەبان بەس ئەو سەر بە وەزارەتی سەرچاوەکانی ئەوە چۆن ئەمە چارەسەر بکەین ئەو وەزارەتی ناوخۆ ئامادە بوو ژمارە زیادەکانیش کە لەو تاعیناتی ئەو دایرانەشا لێرە گەندەڵی کراوە بەڵام هەر عێراق ئامادە بوو چارەسەری ئەو بابەتە بکە وە ژمارە زیادەکەشی قووڵ کرد باشە ئێستا ئێمە ڕێگەمان هەموو ڕێگە خۆشکردنێکمان کرد کەچی کاتێکمان زانی لەوێ لە سەفقەیەکی سیاسی بە باگراوندی ئیداری بۆ فشارخستنە سەر ئەو فەرمانبەرانە و خۆیان و کەسوکاریان و بەکارهێنانیان لە تەزویری ئینتیخابات و کە دڵنیام زۆرینەیە یانەگەر نەڵێم هەمویان دوورن لەو بابەتە وەکو ئینسان وەکو هاوڵاتی بەڵام یانەوێ بەکاریان بێنن فشاریان لێ بکەن ئیرادەیان لاواز بکەن بۆ ئەوەی لە هەڵبژاردنەکان و لە ئیدارەی وڵات و لە سەرکوتکاری و لە تەزویری جنسیە و لە شتی ترا بەکاریان بێن بەڵام
ئێمە ئەزانین فەرمانبەرانی ئەو فەرمانگانە لەگەڵ قسەکەی ئێمەیان بۆیە هاتینەوە فشارێکی خۆمان کردەوە فشارێکی عکسی ئێمە دامان نا ئەوان لایان برد ئێمە چوین جارێکی فشارێکی عکسیمان کردەوە هاوڕێیانی ئێمە لە لیژنەی دارایی و لە دەرەوەی لیژنەی داراییش فشار لەگەڵ هێزە سیاسیەکانە گەڕاندومانەوە لەو نسخەیەکی ئێستا ڕۆژی شەممە حازرە بۆ دەنگدان فەرمانبەرانی فەرمانگە فیدراالیەکان ئەبنە فەرمانبەری دەوڵەتی عێراق ڕاستەوخۆ وەکو حرەس حدود لە بەغداوە پارە چێتە سەر حسابی بانکی خۆیان ناگاتە ئەو دەسەی کە تاڵانیەکە و لێ بڕێوەکو ئەممان زەمانەت یەکەم جارش لا نەبرێتەوە وەکووتم ئەگەر نهێنرێتەوە بۆ دەنگدان بۆ گفتوگۆ عەفوان ببرێ بۆ دەنگدان ئەوەی تایە ئێمە هێشتا مەرحەلەی دەنگدانیش لەناو پەرلەمانمان ماوە کە وەکووتم بە تایبەتی هێزێکی گەورەی دەسەڵات دشی ئەم بابەتەیە ڕوونتریش بڵێم پارتی بەڵام ئێمە هەر بردومانێتەوە ناو نسخەی کۆتایی و هەروازیشی لێ نایێنین لە هەموو دایەکەوتە ڕحیەکەین من کۆبوونەوەی پەرلەمان بۆ دەنگدان لەسەر بووجە بۆ ئەوە شتێکی تیابێ بۆ خەڵکی وڵاتەکەم بۆ میلەتەکەم من نوێنەری خەڵکم وەڵا نە نوێنەری حیزبیەکەم نە نوێنەری گروپەکەم نە نوێنەری مەساڵەحەکەم تاقەتی ئێمەم نییە ئەوەی کە تاقەتمەیەوەی ئەم موازنەیە چی تیای بۆ خەڵک بۆ فەرمانبەر بۆ موچەخۆر تیای بوو ئاهلەن وەسەهلەن تیای نەبوو مەش لە قاع قسەمانە بین باش بەس ئەوەی کە لێبڕینەکە باز دۆکی کەوەکو بڵین نوێنرانی هاوپەیمانی هیوا لە ژنەی دارایی دەقیقیان هەر داناوە بۆی ئەگەر بڕپارەیەک بۆ هەرێن بێت تەنا بۆ موچە خەرج بکرێت ئەوشمان کردویستم باسی کەم تێدا بەڵێ ئەوەشی تایە کە هەر بڕەپارەیەک لە بەغداوە بێ کە بەپی ئەم ڕێکەوتنە سیاسیە ڕەنگە کەم بێ یان نێ وەکوتم پێم وتی چۆنە ئەگەر هەر پارەیەک لە بەغداوە بێ ئەبێ یەکەم جار بچرێتە سەر موچە پێدان و موچەی پێ بدرێ ئەنجا بۆ بابەتی تر خەرج بکرێت ئەگەر زۆرم و ئەبێ موچە لە کوردستان بەبێ لێبڕین بدرێ ئەمە ئێمە لە ناو موازنەیە بەنسبەت ئێمەوەمە مەرجە و پێم وایە زۆرینەی پەرلەمانتارانی کورد لەگەڵ ئەم مەرجەیە نەک بە تەنها هاوپەیمانی هیوە لە دەرەوەیوان باڵێ و ئەمە لە کۆبوونەوەکانە ئاگامان لێبوو کە برادرانی یەکێتی زۆر بەوازحی ئەوانیش لەگەڵ هەڵگرتنی لێبڕینی موچەیان بەڵام ئەوان متفقنەوەی کە بێ پارە بەغاوە بێت ئەنجا لێبڕین باشە بەس ڕەنگە زۆر خەڵک پرسیار کە بۆ نمونە ئەو ڕێکەوتنێکی کردویانە ئەگەر ئەوان داهاتی 250,000 بەرمیل تەسلیم کەن دەبێ 750,000 بەرمیل بفرۆشن تارەگاتە 250,000 بە نرخی سۆمۆ ئەو کات ڕەنگە لە بەغدا 250 میلیارێکیان بۆ بمێنێت بەس ئەگەر نەوتەکە تەسلیم کەن 1 تریلیۆنیان بۆ دێت ئاوایە بەڵێ ئەگەر نەوتەکە تەسلیم کەن پارەکە هەموویەت ئەگەر داهاتەکەی تەسلیم کەن ئەوە ئەو بە 2.5 بە 1 2 بەرمیل و بە پارەی 1 بەرمیل ئەبێ بدەن بە بەغدا بەڵام ئەم قسەیە سەلمێنەری ئەو قسەیە کەوتم ئەم ڕێکەوتنە ئابووری و دارایی نییە ئەم ڕێکەوتنە سیاسیە شەرعیەتدانە بە فرۆشتن و تاڵانکردنی نەوت بەم ڕێگە تاڵانکاریی ئێستای دوو شەرعیەتدانە بە ڕێکەوتنێکی سێلایەنەی بەڕێوەبردننی قۆناغی داهاتووی عێراق ئەم بابەتە هیچ پەیوەندی بە باری گوزەرانی خەڵک و دارایی و ژیان باشکردنی خەڵکەوە نییە بەم سیغەی ئێستا ئەنجا تا شەمەچی ئەبێ چۆنیەتە پێشەوە چ ڕێکەوتێکی ترەکرێ و ئێمە هەوڵەکانمان بەگوێگات ئێمە هەوڵی خۆمانین هەموو کەسی شغلی خۆیە بەڵام یەکش دەڵێم حەزەکەم باش ئەگەر ئیزن بێت لەوانەیە خەڵک پێمان بڵێ و زۆر جاریش لێمە پرسن وەڵڵای حەقی خۆشیانە ئێوە چیتان کرد ئەبێ جێبەجێ بکەن ئەبێ ئەوەی وتان بیکەن کاکە ئێمە ژمارەکەمان کەمە ئێمە گرفتێکی گەورەمان هەیە لەوەی کە زۆر نین عەدەدەکەمان زۆر نییە بەڵام بەو عەدەدەکەمەوە یعنی ئەتوانم پێت بڵێم هەرچی قیاداتی کوردی و عێراقی و شیعە و سوننە هەیە ئێمە بەگیرمان هێناون بۆ مافی میلەتەکەمان یعنی خۆزگە ئەتزانی لەسەر دانانی ئەو بڕگەیە کە ڕاستەوخۆ تەعامل لەگەڵ پارێزیەکان بکرێ چیمان بەسەر نهاتەوە چکێش فشاری لێ نەکردووین گەیشتونەتە ئەوەی کە تۆ تەوەقوعی ناکەی هەرچی فشار هەیە لەسەر ئێمای بەڵام ئێمە تەسلیم نەبووین و تەسلیمیش نابین و تا پێتان دەڵێم تا شەمەش تا ئەو دەقەیە بودجەش بەسەر نەکرێت بەس بهێنرێتەوە بۆ گفتوگۆ بەناو لیژنەی دارایی دۆستەکان و هاوڕێکانمان لیژنەی دارایی یعنی باڵپشتی بەردەوامی ئێمە کە جاری وایە ئەچینە ناو قاعەش لەگەڵیان ناو هۆڵی کۆبوونەوەکانیش لەگەڵیان مەبەستمانە کە ئەمە تێبپەڕێ
لەبەر خەڵک ئەگینا من تۆ تەعاملەکەی لەگەڵ پارێزگایە یان نایکەی چی تایە بۆ من چی تایە بۆ من ئەگەر مەسەلەن موچەی خەڵکەکە نەبێ چی دەستکەوتێکی شخصی تایە بۆ من ئەگەر مەسەلەکە مافی خەڵکەکە نەبێ ئەگەر من دەستکەوتی شخصیم بێ قسە ناکەم بۆ خۆم دانیشم و لە بەرامبەر ئەو بێدەنگیەشمە دەستکەوتی زۆر چاکم ئەبێت هەم مادی و هەر مادی نەک هەر مادی بەڵام معنەویان لە ڕوون نایە ئەو کاتە سەیری میلەتەکەی خۆمکەم ێستا بەسەر بەزانە چمە بەردە میلەتەکەم لەبەرەوەی هیچ شەڕێکم نییە من لە بەغدا بیکەم نەشەڕی سەرکردەکەمەکەم نەشەڕی مەرجەعەکەمەکەم نەشەڕی حیزبەکەمەکەم نەشەڕی ئەوە ئەەکەم چێ لە قۆناغی داهاتوە داپڵۆسینەکانی بەردەوام بێ نەشەڕی دەستکەوتی گیرفانی خۆمەکەم هیچ ئەم شەڕانم باوەڕ پێی نییە هیچ کاکە شەڕی هەڵبژاردنیش ناکەم چکە هەڵبژاردن هێشتا دیار نییە ئەکرێن ناکرێ یعنی با خەڵک زۆر خۆی ماندوو نەکە احتیمالێکی دیاری بەهێزەیە مانگی دێش نەکرێ و ئەگەر بیش کرێ من لە ڕووم بێ شەڕی هەڵبژاردن بکەم زۆر باشترە لەوەی کە بچم بەشێک بم لە تاڵانکردن و دزیکردن تەماشاکە ئەگەر کردم کە جارێ هێشتا شتانە لە ئارایانە ئەگەر کردم کەسێک بیکا کە دیفاعی لە دەنگی خەڵک کردووە کەسێک بیکا کە بە ڕووسورانە لە بەردەم میلەتەکەی خۆیان لە ناو گەورەترین مەحفەل تا شەشی بەیانی دیفاعی لە مافی میلەتەکەی کردووە کەسانێک بیکەن ئەوانە بن باشترە یان ئەوانەی کە ئێستا بۆ ئێوە باسکردن ئەوەی کە لە بەرامبەر ئێمە ێڵەن کاڵن ئەم ڕێکەوتن هیچ سوودێکی وە میلەتیان نیە بەس ئێمە ناتوانین قسە پشتی تێ بکەینە بێ لەگەڵ یابی کامیان باشترە کامیان گرنگترە بۆیە زۆر گرنگە ئەمانە قسانە ئەمێ بمێنێتەوە من بمیا هەر کەسێکی تر بێم من چەند ڕۆژ و ساڵێک تەمەنمە ئەڕۆم بەڵام ئەوانەی تر کەیەن ئەم خەڵکە ناڕازیی کە بە دوو کەس ئەگەی لە سێ کەس و نیوی ناڕازیە لە 5 کەسە هەر 5 ناڕازیە لە وڵاتەیە ئەوەی کە لە هەولێر و دووەکە بەقەدەر ئەوەی سلێمانی ناڕازی خۆی ماگامان لێت تەلەفوناتمانەیە لیقاعاتمانەیە سەردانمان کردوون سەردانمان ئەکەن ئێمە ئەزای خەڵکە ناڕازیە بەس ئەمە ببەنە سەر سنووک بیبەنە سەر سنووک ئێستا 15 نردووە 3 بنێرە کاتمەوە بەس چ کاتێکی و پشگیری بژاردە حکوومەت هێرێم دەکەن کە تەنها بریتی بێ لە ڕێکەوتنێک بۆ هەڵگرتنی پاشەکەوتی موچە باشکردنی گوزەرانی خەڵک بە زەمان بە گەرەنتی کۆتایی هێنان بە ناشەفافێتی دۆسەی نەوت سپاس دەکەم زۆر سپاس بۆ ڕێبوار کەریم هەلانی پەرلەمانی عێراق سپاس دەکەم کە لەم بەرنامەیە لەگەڵ سپاس بۆ بینێرانی ڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان